مام کوردنژاد ئیبراهیمی خەڵکی شاری شنوێی ڕۆژهەڵاتی کوردستان و نیشتەجێی وڵاتی فینلەند خەڵاتی ساڵی پەنابەری وڵاتی فینلەندی وەرگرت. بەپێی راپۆرتی ناوەندی مافی مرۆڤ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چاو نیوز، مام کوردنژاد ئیبراهیمی کە مەندامی شەڕی نێوان کورد و سوپای پاسداران کە لەباری جەستەیی خانەنشین کرابوو بێهیوان نەبوو و بەردەوام هەوڵی داوە بگەڕێتەوە بۆ سەرکار کە ئەم هەوڵ و تێکۆشانەی سەرنجی میدیای فینلەندی بۆ لای خۆی ڕاکێشا. مام کوردنژاد لە وەڵامی پرسیارێکی هەواڵنێرێک کە لێی پرسی ئێوە دوای ئەو هەموو ڕووداوە ناخۆشانەی ژیان چۆن توانیتان هەستنەوە و دیسان دەست بە ژیانێکی چالاک بکەنەوە، گوتی من لە وڵاتێک هاتووم کە هەموو ڕۆژێ خەڵک لەبەر چاوی یەکتر ئێعدام دەکرێن، لەوێ تەنانەت ژن و منداڵیش ئێعدام دەکەن، لە زیندان دەست درێژی دەکەنە سەر چالاکان و وێنەی ڕووتی ئەوان بڵاو دەکەنەوە. من لە کوردستانی ئێران ڕاهاتووم و بەڕادەی پێویست هێزم هەیە کە هەستمەوە و بێهیوان نەبم. ناوبراو هەروەها لە وتوێژەکەیدا دەڵێت زۆر خۆشحاڵم بە وەرگرتنی ئەم خەڵاتە و شانازی بە کوردبوونی خۆمەوە دەکەم. من لێرە نەک هەر وەک ڕۆژهەڵاتیەک بەڵکو وەک کوردێکی کوردستانی گەورە ئەم سەرکەوتنانم تۆمار کردووە و هیواخوازم هەموو کوردێک لە وڵاتانی جۆرا و جۆر بە ئەمەگناسیەوە ببنە هێمایەک بۆ ئاشتی و ئازادی. شایانی باسا مام کوردنژاد ئیبراهیمی خەڵکی شاری شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانە و بە هۆکاری سیاسی بە ناچار وڵاتی خۆی بەجێ هێشتووە لە ساڵی 2006ەوە لە وڵاتی فینلەند نیشتەجێیە و ئەندامی جێگری شۆڕای شار و ڕێکخراوەیەک لە وڵاتی فینلەند کە ساڵانە ژن و پیاوێک وەکو پەنابەری ساڵ هەڵدەبژێرێت. فەرەهیا عەبدی ژنەکرێکاری سوماڵی وەکو ژنە پەنابەری ساڵ و مام کوردنژاد ئیبراهیمی وەرگێڕ وەکو پیاوی پەنابەری ساڵ هەڵبژارد.